الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله المهتدين بهداه. لا دعاء القي بابتي تزكي نفس بديدات شادة بمو كديارة لم ألقيش دا جماريك حكمة لا حكمة كان عطاء اسكندري بو ايوه ما نادكم وأوي بيوسكا كرت الشرحي كمي لسردكم لحكمتي بالسدود هذا من وجد ثمرة عمله عاجلا فهو دليل وجود القبول آجلا. هر كسيك برهمي كردوكي بپله ببینی واتە لە دنیادا ببینی ئەوە نیشانەی ئەوەیە کە لە دوایشدا ئەو کردەوەی لێ قبوڵە کە لێرەدا فەرمایشتێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک یەکێک لە پێغەمبەری خوای پرسی یەکێک لە ئێمە کردەوەی باش دەکات دوای خەڵک ستایشی دەکەن و مەدحی دەکەن و پێی هەڵا دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی تیلکە عاجل بشرى المؤمن ئەوە دڵخۆشی بە پەلەی ئینسانی ئیماندارە واتە مادەم ئەو کردەوەکەی بۆ خوا کردووە جاگەر خەڵکی مسڵمانیش پێیان خۆشە و ستایشی دەکەن ئەوەش وەکو بڵێ بەخششێکی خوایە هەر لە دنیادا دەیداتێ پێش پاداشتی دواڕۆژ کە بێگومان ئەو کردەوەکەی بۆ خوا و بۆ دواڕۆژ کردووە بەڵام ئەگەر لە دنیاشدا خەڵک پێیان خۆش بێ لەسەر وەستایشی بکەن مادام لە ئەسڵدا کردەوەکەی بۆ خوا کردبێ و مەبەستی سەرنج ڕاکێشانی خەڵک نەبێ زیانی پێناگا. 23 دڵێ الرجاء ما قارنه عمل وإلا فهو أمنية. أميد هەبوون بە ڕەحمەتی خوا و بە پاداشتی خوا ئەوەیە کە کردەوەی لەگەڵ داوێ ئەگەر نا بریتێ لە خۆزگە خواستن. ئومنیە ئەوەیە کە ئینسان خۆزگە بخوازێ پێی خۆش بێ بەڵام هەوڵ نەدا بەڵام ڕەجا ئەوەیە کە کردەوەی لەگەڵ داوێ بۆیە خوا دەفەرمێ إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله. ئەوانەی ئیمانیان هێناوە و ئەوانەی کۆش دەکەن و جیهاد دەکەن لە ڕێی خوادا ئەوانە بە ئومێدی بەزەی خوان. 24 مطلب العارفين من الله تعالى الصدق في العبودية والقيام بحقوق الربوبية. ئەوەی کە خواناسە گەورەکان لە پەروەردگاریانی داوا دەکەن لە خوای بەرزی چاوەڕێ دەکەن ئەوەیە کە بەڕاستی بەندایەتی بۆ خوا بکەن و بە مافەکانی پەروەردگارەتی جێبەجێکەن واتە هەر ئەوە لە خوای پەروەردگار داوا دەکەن کە یارمەتیاندا بەندەی باش و ڕاست و ساخ بن. 25 دەڵێ العارفون إذا بسطوا أخوف منهم إذا قبضوا ولا يقف على حدود البسط إلا قليل. البسط تأخذ النفس منه حظها بوجود الفرح والقبض لا حظ لنفس فيه. عارف كان كدڵێ عارف واتە ئەوانەی کە نفسیان تەسکیە بووە ئەوانەی کە دۆستی خوان زۆر نزیکن لەخوا ئەوانە کاتێک کە حاڵەتی بەست واتە دڵخۆشییان بۆ دێتە پێش حاڵەتی قبڵ و بەست تەمان دوو زاراوەی ئەهلی تەسکیەن کاتێک کە دڵفەراحی و دڵخۆشییان بۆ دێتە پێش ترسیان زیاترە لەوەی کە حاڵەتی دڵتەنجیان بۆ بێتە پێش چونکە کەمێک نەبێ لە حاڵەتی دڵخۆشیدا سنوورەکان ناپارێزن دایان بەزێنن لەبەر چی لەبەر ئەوە کە نەفس بەشی هەیە لە حاڵەتی فراوان بوون و لە حاڵەتی دڵخۆشیدا بەڵام هیچ بەشی نیە لە حاڵەتی تەنجی و وێکهێنانەوەدا. 26 دەڵێ ربما أعطاك فمنعك وربما منعك فأعطاك متى فتح لك باب الفهم في المنع عاد المنع عين العطاء. جاري وأخوة شتێک دەداتێ بەڵام دەبێتە هۆی ئەوە کە شتێک لێ بستێنێ شتێک لێ وەربگرێتەوە و جاری وایە شتێک ناداتێ بەڵام دەبێتە هۆی کە شتێکی باشترت بداتێ. هەر کاتێک خوا دەرگای تێگەیشتنی بۆ کردیەوە لەوە کە جارێ شتێکە ناداتێ تێبگەی بۆ ناداتێ ئەو کاتەن پێنەدانەکەشت دەبێتەوە بە پێدان. تەمانەوە قسەی زۆر وردە و حقیقەت قسەیەکی زۆر ڕاستە جاری وایە تۆ داوای شتێک لە خوا دەکەی خوا ناداتێ بەڵام کە ناداتێ زۆر قازانشتە بۆ وێنە تووشی بەڵایەک دەبی دەپاڕێی خوا ئەو بەڵایە لەسەر هەڵگرێ بەڵام کە بەڵایەکە هەڵ نەژیرێ پاداشتێکت دەبێ یاخود دوای دەروێکی خێرت لێ دەکرێتەوە یا دوای بۆت دەبێ بەمای خێریشی زۆر گەورە کە ئەگەر بەڵایەکە لاچووبایە ئەو خێرە گەورەت نەدەبوو.
بسحوتم ضل الأكوان ظاهرها غرة وباطنها عبرة، فالنفس تنظر إلى ظاهر غرتها والقبر ينظر إلى باطن عبرتها. دروس كلا وكان روالتيان فريودرة بلام پنهانكيان جي پندو عبرته. نفس تماشاي روالة فريودرة كيان دكا، بلام ضل تماشاي ديوة پنهانة پند آميزو پند دي ورقرتنا كيان دكا. بسهشتم ضل الطي الحقيقي أن تطوى مسافة الدنيا عنك حتى ترى الآخرة أقرب إليك منك. زاراوی که لنی اهلی تصوف دا که دوستانی خواد جاری واه ریان بوده پیشریته و ری دوریان بو نزیک دخریته و پیدا گوته طی المسافات. جادله ری پیشران وی راستقینه اوی که مسافه و ماوی دنیا بو تو بپیشریته و تاکو دواروش لخوت نزیکتر ببینی و تا دواروش لخوت نزیکتر ببینی که تو خود لخوت زور نزیکی دواروش هنده نزیک ببینی. اگر آوات دواروش بینی زور بنزیکی او براسی معناوه تو ریو مسافت بو پیش راوتو. بسنویم ضل جل ربنا أن يعامله العبد نقدا فيجازيه نسيئة. كفى من جزائه إياك على الطاعة أن رضيك لها أهلا، كفى العاملين جزاء ما هو فاتحه على قلوبهم في طاعته وما هو مورده عليهم من وجود مؤانسته. طلع پروردگار من زور لو برسره كبنده بنقد وات بشتيشي آماده وحاضر معامله لقل خوا دابكا بلان خوا بقرس پاداشتی بداتو. جا ادی پاداشتی ئێستای خوا چی لەسەر کردەوە باشەکانمان دەڵێ ئەوەندە بەسە لە پاداشتی ئەو بۆ تۆ لەسەر فەرمانبەریت بۆی کە خوا ڕازی بوو کە تۆ فەرمانبەری بۆ خوا بکەی و ئەوەندە پاداشتەی خوا بەسە بۆ ئەوانەکە کردەوەی باش دەکەن کە نیەتی کردەوە باشەکانی خستۆتە دڵیانەوە و لە ئەنجامی کردەوە باشەکاندا هەست دەکەن بە نزیکیان لە خوای پەروەردگار و کە لە خزمەت خوادان و فەرمانبەری خوان و مطیعی خوان. ئەی ئەو پاداشتێکی نزیکی دنیاییانە و پاداشتێکی حاضر بەدەستە پێش پاداشتە قەرزەکەی خە لە قیامەت دەیانداتەوە. سیەم دەڵێ متى أعطاك أشهدك بره ومتى منعك أشهدك قهره، فهو في كل ذلك متعرف إليك ومقبل بوجود لطفه عليك، إنما يؤلمك المنع لعدم فهمك عن الله فيه. ضل هر كاتي خوا بتو ببخشي أو شاككاري خوي بيشاني توددا و هر كاتي نداتي أو دصلاتي خوي بيشاني توددا كواتل له همو حالان دا خواي پروردگار خوي بتو دناسيني و لطفي خوي پێشانی تۆ دەدا. بەڵام کاتێک کە خواشتێک ناداتێ وەختێک تۆ ئازاری پێدەچێشی کە تۆ تێنەگەی خوای پەروەردگار بۆچی ناداتێ کە ناشداتێ لەبەر بەرژەوەندی خۆتە. ئەگەر نا لەبەرەوەنی خوای پەروەردگار چروکی بکات چونکە خوا سوبحانه وتعالى کەڕەم و بەخشش و بەزەی خوا سنووری نییە. سیویەکەم ضل ربما فتح لك باب الطاعة وما فتح لك باب القبول، وربما قضى عليك بالذنب فكان سببا في الوصول. معصية أورثت ذلا وافتقارا خير من طاعة أورثت عزا واستكبارا. شن جوان ضل جاري وأخوة درجاي فرمانبريك بۆ دەکاتەوە چاکەکاریەک بەڵام دەرگای قبولی لێ نەکردوێ لێت قبول ناکا کەواتە لە خۆبایی مەبە بەکردەوەی باشت. وجاري وهي خوا جناحك لسر تو بريار داوة أو جناح بوت هو وكتب جاي خوا بهو جناحكته هندته بدكي حتى لا إخوا قبول دقي برزامن دي خوا دعي دل جناحك كوات ليبكا خود لا جردن كشبيتو خود لبرامر خوا ده بي آتاج بي باشتر لا فرمان بريك كوات ليبكا عزته بيدا بيو ووات ليبكا خو بزول بقريو لخو بايبي كواته گوناح و طاعت عبرت بەوەیە چ شوێنەوارێک لە تۆدا پەیدا دەکات. ئەگەر نادیارە گوناح هەر گوناحە و چاکە هەر چاکەیە بەڵام گوناحێک کە بێت هۆی ئەوەی تۆ لە خوا نزیک بیەوە باشتر لە طاعتێک کە تۆ لە خۆ باییکا و لە خوا دوور بکەویەوە. سیودووەم متى أوحشك من خلقه فاعلم أنه يريد أن ينفتح لك باب الأنس أن يفتح لك باب الأنس به. هر كاتي خوا سبحانه وتعالى أتوي لقل
خەڵکدا دووری خستە نێوانی تۆ خەڵک جا لەگەڵ منداڵتە لەگەڵ هاوسەرتە لەگەڵ دراوسێتە لەگەڵ خزمتە لەگەڵ دۆست و ڕەفیقتە ئەوە بزانە کە خوا دەیەوێت دەرگایەکت بۆ بکاتەوە کە زیاتر لە خوا نزیبیەوە کە ئەوەش زۆر ڕاستە زۆر جار ئینسان لە ئەنجامی ئەوەدا کە بێوەفایی لە خەڵک دەبینێ ناجوامێری دەبینێ ناڕاستی دەبینێ وا دەکا کە زیاتر ڕووکاتەوە خوا بڵێ خوایە هەرە تۆ جێی ئومێدی بەشەرەکان بەو شێوەیەن. سيوسيم متى أطلق لسانك بالطلب فاعلم يريد أن يعطيك هر كاتي خوا زماني توي كرده وبوي داوي ليبكي أو بزانك خوا ديو بداتي بويا عمر كوري خطاب خوالي الرازي قصيش جواني هذا لا يهمني الجواب إنما يهمني الدعاء دڵێ بەلامەوە گرنگ نییە خوا کەنجی وەڵام دەدەوە گرم بەلامەوە گرنگە کە دوعا بکەم ئەگە خوا دوعاکەی خستە دڵم دەزانم کە وەڵامیشم دەداتەوە. 34 العارف لا يزول اضطراره ولا يكون مع غير الله قراره. عارف واتە ئینسانی خواناسی خاوەن نەفسی تەزکیە کراو هیچ کاتێک وانییە کە پێویستی بەخوا نەمێنێ و هیچ کاتێک بەبێ خوای پەروەردگار قەرار ناگرێ و دڵی ئارام ناگرێ و بۆ خەژنی بۆ نایە. واتە ئەوانەی کە لە خۆبایی دەبن و پیان وە پێویستیان بەخوا نامێنێ ئەوە لە ڕاستیدا سەر لێ شێوا و سەرگەردانن. 35 لا تطالب ربك بتأخر مطلبك ولكن طالب نفسك بتأخر أدبك. داوا لە پەروەردگارت مەکە کە بۆچی داواکاریەکەی تۆی دواخستووە بەڵکو داوا لە خۆت کە وەک پێویست ئەدەب و ڕێز و حرمەتت لە خزمەت خوادا بەکارنێناوە. پەلە پەلەکردنی تۆ لە خوای پەروەردگار پێشەوانەی ئەدەبە لەگەڵ خوادا چکە خوا بۆ خۆی دەزانێت چی بۆ تۆ چاک. 36 متى جعلك في الظاهر ممتثلا لأمره ورزقك في الباطن استسلاما لقهره فقد أعظم المنة عليك. هر كاتي خوا بروالت توي والي كرك ملكسي فرمانه كاني بي ولا لدرونيش داوای لێ کردی ملکەس بی بۆ دەسەڵاتی خوا ئەوە بزانە کە خوا چاکەیکی زۆر گەورەی لەگەڵ تۆدا کردووە. 37 ورود الإمداد بحسب الاستعداد وشروق الأنوار على حسب صفاء الأسرار. ئیمداد و یارمەتیدانی خوا بە ئەندازەی ئامادەی ئینسانە و هەڵهاتنی ڕۆشنایەکان لەسەر دەرونی ئینسان بە ئەندازەی پاچی ڕوحیانە. 38 لما علم الحق منك وجود الملل لون لك الطاعات وعلم ما فيك من وجود شره فحجرها عليك في بعض الأوقات ليكون همك إقامة الصلاة لا وجود الصلاة فما كل مصل مقيم. لبرئوك خواي حق زانیوێتی تۆ ماندوو دەبی بۆیە تاعەتەکانی جۆرا و جۆر کردو نوێژە ڕۆژوێ زیکرە دوعای حەج عومرێ جیهادە هیجرەتە تا کۆتایی و لەبەر ئەوە کە زانی تۆ جاری وا هەیە کەم قەناعەتی یاخود زۆر داوا دەکەی بۆیە هەندێک جار لە هەندێک وەختاندا تاعەتی لە تۆ گرتوتەوە لە دوای نوێژی عەسرەوە نابێت نوێژ بکەی لە دوای نوێژی نیوڕۆ مەسەلەن نابێ بکەی و هەروەها لە هەندێک وەختاندا لێ قەدەغە کردووی بۆی کە زۆر تێنەپەڕێنی دەڵێ بۆ ئەوە کە تۆ ئەوەی تۆ بەلا تۆ گرنگە بەرپاکردنی نوێژ بێ نەک بوونی نوێژ چونکە هەموو نوێژکەرێک نوێژی بەرپانە کردووە. 39 لا نهاية لمذامك إن أرجعك إليك ولا تفرغ مدائحك إن أظهر جوده عليك. دەڵێ ئەگەر خوا بتجێڕێتەوە بۆ لای خۆت حواڵەی خۆتت بکە کۆتایی نییە بۆ سیفەتە خراپەکانت بەڵام سیفەتە باشەکانیشت کۆتاییان نییە ئەگەر خوا بەخششی خۆی بەسەر تۆدا بڕێژێ. 40 كيف تخرق لك العوائد وأنت لم تخرق من نفسك العوائد. چۆن عادەتەکان بۆ تۆ دەدڕێن لە کاتێدا تۆ عادەتەکانی خۆت نەگۆڕیون واتە تۆ گەر عادەتەکانی خۆت نەگۆڕی وەزئی خۆت نەگۆڕی بە پێیوە کە شەرع لێت داوا دەکا هەر بە دوای ئارەزووی خۆت بکەوی خوای تەعالە چۆن عادەت و خەرقی عادەت بۆ دەکا و حاڵەتە ئاسایەکانت بۆ دەگۆڕێ. 41 الناس يمدحونك لما يظنونه فيك فكن أنت ذاما لنفسك لما تعلمه منها. خەڵک بۆیە مەدحەت دەکەن لەبەرەوەی کە گومانت پێ دەبن کە چاکەت تێدایە بەڵام ئەتۆش زەمی خۆت بکە لەبەرەوەی کە دەزانی سیفەتی خراپت تێدایە واتە ئەوان گومانی هەبوونی چاکە بەهۆی گومانی هەبوونی چاکە لە تۆدا مەدحەت دەکەن ئەتۆ بەهۆیەوە کە عیلمت هەیە زانیاریت کە خراپەتێ سەرکۆنەی خۆت بکە. 42
الزهاد إذا مدحوا انقبضوا لشهودهم الثناء من الخلق، والعارفون إذا مدحوا انبسطوا لشهودهم ذلك من الملك الحق. الزهاد واتا ئەوانەی کە جارێ لە قۆناغەکانی سەرەتایی بەرەوخوات شوندان دنیا بەکەم گرو والحاصل عابید و ئەوانە کاتێک ستایش بکرێن دڵیان ڕێک دێت چونکە ستایشکردنەکە لە خەڵک دەبینن، بەڵام عاریف و خواناسە گەورەکان کاتێک کە ستایش بکرێن دڵخۆش دەبن چونکە دەزانن ئەو ستایشکردنە هی خوایە خسوێتە سەردەمی خەڵک. 43 متى كنت إذا أعطيت بسطك العطاء وإذا منعت قبضك المنع، فاستدل بذلك على ثبوت طفوليتك وعدم صدقك في عبوديتك. هر کاتێک وابووی کە ئەگەر پێت ببەخشرێ دڵت خۆش بێ و ئەگەر لێت بگیرێتەوە دڵت تند بێ ئەوە بکە بە بەڵگە لەسەر ئەوەی کە جارێ هەر منداڵی و جارێ لە بەندایەتیتدا بۆ خوا ڕاست ناکەی. ئەگەر نا تۆ دەبێ خوای پەروەردگارت بە مەرجی ئەوە نەپەرسییا بە مەرجی ئەوە خوارد نەوێت کە بداتێ هەر چۆنی خوا مامەڵە لەگەڵدا بکە تۆ دەبێ هەر بەندەی خوابی. 44 إذا أردت أن ينفتح لك باب الرجاء فاشهد ما منه إليك، وإذا أردت أن ينفتح لك باب الخوف فاشهد ما منك إليه. أجر ويست درجاي أميدت لي بكريته وات أميد واربي أو ببينك لخوا وبوتودي، وأجر ويست درجاي ترسل لي بكريته أو ببينك لتوب ولا إخوات الشيء. شو كهميشة لخوا وخير بوتودي بلام لتو شر وجناح وتاوان هلو كمكوري ويراي طاعتك كذاك ولا إخواتك. شو بينجمين غيب نظر الخلق إليك بنظر الله إليك، وغيب عن إقبالهم عليك بشهود إقباله إليك. سرنجداني خلق لبرشاي خود ونك بهوي أوك دزاني خوات ما شاردك وخود بأعجاك لا روتيك ليتكردني أوان بوتو بهوي أوك خوا رولتو ذكا واتا أوك جرنجي في هذي سرنجي خواو روتي كردني خوا بينك خلق. 46 كل كلام يبرز وعليه كسوة القلب الذي برز الذي منه برز. هر قسي كذكري بوشاشي أو ضلي لبرا كليه ودرشوا واتا قسي إنسان هر وكو كردوي إنسان بشيك لك سايتي الشخصية إنسان ضليشي روشنو باك قسەکانیشی لە قەدەر خۆینی هەروەها دڵێکی پێچەوانەوەی پێچەوانەوە. 47 من علامات اتباع الهوى المسارعة إلى نوافل الخيرات والتكاسل عن القيام بالواجبات. لنشانەکانی شوێنکەوتنی ئارەزوو ئەوەیە کە ئینسان لە جێبەجێکردنی سونەتاندا خێرایی بکە بەڵام تەمبەڵی بکە لە جێبەجێکردنی واجبەکاندا کە فعلا ئەوە زۆر لە مسلمانان لە هەموو شێوەکان لەو جۆرە شوێنکەوتنە ئارەزویان هەیە. 48 وصولك إلى الله وصولك إلى العلم به، وإلا فجل ربنا أن يتصل به شيء أو يتصل هو بشيء. ضل جيشتني تو بخوا جيشتني تو بزانياري بخوا وأجرنا پروردگار منظور لو برستركا هیشتێک بەخواوە پەیوەست بێیان ئەو بە هیچ شتێکەوە پەیوەست بێ کە لێرەدا بەرپەرچی ئەوانە دەداتەوە کە باسی وحدەت الوجود دەکەن. واتە گەیشتنی ئێمە بەخوا گەیشتنی ئێمە بە زانیاری بەخوا بە ئاشنایەتی بەخوا بە خۆشویستنی خوا بە بەندایەتی بۆخوا ئەگەرنا نەخوا بە یەکێ لە دروستکراوەکانی و پەیوەست دەبێنە دروستکراوەکان بەخوا پەیوەست دەبن. 49 الحقائق ترد في حال التجلي مجملة وبعد الوعي يكون البيان. ڕاستیەکان کە دێنە سەر دڵی ئینسان بە کورتی دێن بەڵام دوایی کە هۆشیار دەبێتەوە ئەمجا لە تەفسیل و وردەکاریەکانیان تێدەگا کە فعلا ئەوەش شتێکی جەڕبێنرا و ئەزمون کراوە. 50 کۆتایی من أيقن أن الله يطلبه صدق طلب إليه، ومن علم أن الأمور بيد الله إن جمع بالتوكل عليه. دڵ هەر کەسێ یەقینی بێ کە خوا داوای دەکا ئەویش بەڕاستی خوا داوا دەکا و بەرەو خوا دەچێ و هەر کەسێک بزانێ کە کاروبارەکان هەم بەدەستخوان ئەوە تەواو دڵبەستنی بەخوا دەبێ و پشتبەستنی تەنیا بەخوای پەروەردگار دەبێ. لە کۆتاییدا چەند ئامۆژگاریەک لە بواری تەزکیەدا دەیکەمە کۆتایی کۆی ئەم بابەتە. یەکەم بەبێ پابندی بە قورئان و سونەتەوە بابەتەمان نەبین کە بەرەو خوا بچین ساڵح بین نەفسمان پاک و چاک بێت. خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول
ئەی ئەوانە ئیمانتانیا و فەرمانبەری خوا و فەرمانبەری پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. لە ڕاستیدا خێر و چاکەی دنیا و قیامەت تەنیا لەوەدایە پابەند بی بە قورئان و سونەتەوە و ئازایەتی شێخی مرشید و شاوساغانیش ئەوەیە کە تۆ ببەنە خزمەت قورئان و سونەت، هەر وەکو پێشەوایان لە ڕووی فیقهەوە دەبەنە خزمەت قورئان و سونەت، زانایان دیکە لە ڕووی ئیمان و عەقیدە دەبەنە خزمەت قورئان و سونەت، زانانی بواری تەزکیەدەری ببەنە خزمەت قورئان و سونەت. دوو، تەنیا خوا پێمە بەس بوون بەبێ ئەوە ئینسان هیچ بە هیچ ناکە. خوای پروردگار دەفەرمێ ما ئومیروا إلا ليعبدوا الله مخلصین له الدین، فەرمانیان پێ نەکرا مەگەر ئەوە کە بە دڵسۆزی بە پاکی بە ساغی بەندایەتی و ملکەچیان بۆ خوا بێ. سێیەم، وریابوون لە خۆبایی بوون بەهۆی تاعەتەوە و نائومێد بوون بەهۆی گوناحەوە، کە گوناحێکت کرد نائومێد مەبە لە ڕەحمەتی خوا، کە تاعەت و چاکەیش کرد لە خۆت بایی مەبە. چوارەم، دەبێ ئینسان سەرجەم موسڵمانانی خۆش بوێ و دەمارگیر نەبێ بۆ ئەو عنوان ناونیشانی کە خۆی لەسەر خۆی هەڵی داوە و خۆی دانەبڕێ لە موسڵمانان و خۆی پێیشێ لە موسڵمانان دابنێ، خۆش بەندە ناسە داخواچێ لە خوا نزیکترە، میزان و تەرازوش قورئان و سونەت. پێنجەم، دەبێ ئەوانەی کە لەباری تەزکیەی نەفسدا لەگەڵ خۆیاندا کار دەکەن بێ ئاگا نەبن لە مشور خواردن لە کۆمەڵگا و هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە شەڕ و خێری کۆمەڵگا، لەگەڵ خێرەکەیدا بن دژی شەڕەکەی بن. پێغەمبەری خوا وابوو عەلەیهی سەڵات وەسەلام کە سەییدی عارفینە، هاوڵە بەڕێزەکان و خەلیفە ڕاشیدەکان وابوون و پێشینی چاکمان وابوون و ئەوانش کە بەڕاستی شێخی طەریقەت بوون و ئەوانش کە بەڕاستی عارف و خواناز بوون لە بەرامبەر ئەهلی کوفر و لە بەرامبەر ناشەرعیەکاندا هەڵوێستیان هەبووە. شەشەم، جگە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسمان پێ پارێزراو نەبێ لە هەڵە. و حوتەم و کۆتایی، زانینی ئەو ڕاستێ کە سەرفرازی بە مراد گەیشتن بە هیچ کەس و ڕێباز و مەزەبێکی دیاریکراوە نەبەسراوەتەوە بێجگە لە قورئان و سونەت و وەکو شخصیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. تەنیا پێغەمبەر سەرمەشقی ڕەهای ئێمەیە و تەنیا قورئان و سونەت سەرچاوی ڕوون و بێچەند و چوونی ئێمەن. ئەگەر ناقسە و بەرهەمی هەر زانایەک و هەڵسوکەوتی هەر زانایەک دەگونجێ هەڵە و پەڵەی تێبکەوێ. خوای پەروەردگار یارمەتیماندا هەموو لایەک بەو شێوەیە بین کە بۆ خۆی پێی خۆشە وخوا یارمەتیماندا زیاتر لە شریعەتەکەی تێبگەین، زیاتر لە قورئان و سونەت تێبگەین و یارمەتیماندا بەهرەی زیاتر وەربگرین لە پێشینی چاکمان لە زانا و پێشەوایانمان لە هەموو بوارەکاندا، لە بواری ئیمان و عەقیدە، لە بواری فیق و ئوسوڵی فیقه، لە بواری تەفسیر و حەدیث و لە بواری تەزکیەی نەفس و ڕێزیشمان بۆ هەمویان هەبێ و قسە و بەرهەمی هەمووشیان بخەینە تەرازوی قورئان و سونەتەوە، بێگومان پێوەر و تەرازوو تەنیا ئەو شریعەتەیە خوا ناردوێتی. لێردا دێمە کۆتایی ئەم زنجیرە دەرسە. خوا بەلوتف و کەڕمی خۆی یارمەتیماندا ببین بە خاوەنی نەفسێکی پاک و چاک و ببین بە کەسانێکی بۆ خوا سوڵحا و لەخوا نزیک. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.